گوڵشەن ساڵحە بۆ ماوەی 4 ساڵ ئەبێ پیشەی من گوڵفرۆشتنەوە و لە کارەکەم بەردەوامم. سپاس بۆخوا تا ڕادەیەکی باش لە کارەکەم ڕازیم. سەرەکی من فرۆشتنی گوڵی سروشتیە، ئامادەکردنی دیاریە بۆ بۆنەکان، ڕازاندنەوەی بۆنە و ئاهەنگەکان. سپاس بۆخوا چەندێک لە ناوخۆی کوردستان خواستەیە لەسەر کارەکەمان، هەتا بۆ دەرەی وڵاتیش پۆست ئەنێرین، چونکە ئیشەکەی ئێمە ئامادەکردنی دیاریە. دیاری شتێک کە تۆ ناتوانانی دەست بەرداری بی، بەردەوام پێویستت پێیەتی بۆ ئازیزانت. زیاتر سەعاتە ئەڵقەیە دیاریەکانە زیاتر، چونکە هەندێک شتێ ناتوانانی بینێریتەوە، ڕاستە خواستی لەسەرە بەڵام کەمتر. ڕاستە هەموو کارێ بەشی خۆی قورسی هەیە، بەڵام سپاس بۆ خی گەورە من قورسیەک نابینم، بەڵکم زۆر بە ئاسانی لە ڕۆژانە کارەکان مەتوانم ئەنجام بدەم و خێزانێکی باش هەمیشە پاڵپشتن و پشتگیریم ئەکەن چەندێ بە قسە ئەو نە بەکردار. سەرەتا من وا بیرم کردەوە چونکە ئافرەتێکمم کارەکەم کۆمەڵی سەختیمەیە، ڕخنەیەکی زۆرم لێ بگیرێ، بەڵام سپاس بۆ خوا ڕخنەکان پێچەوانە بووە بەوەی کە دەستخۆشییان کرد، بەوەی کە هەمیشە ئەهاتن دیاریان بۆ کەسێکی ئازیزیانەکرێ، بۆ منیشانەکرێەوە لە لای خۆم. ئەمە بوو بە پاڵپشتێکی زۆر گەورە بۆ من کە لە کاتێکا وای لێ کردم بڵم هەرگیز کۆڵ نادەم. ڕاستە ژنان پێویستیان بە پشتگیریەیە، بەڵام پێم وایە چەندێک پشتگیری بکرێن ئەو نەخۆیان ئیرادەیان هەبێت و بیانەوێ بەردەوام بن زیاتر گرنگترە لەوەی کە پشتگیری بکەیت. بیرۆکەکەت لە چێوە بووە؟ بیرۆکەی ئەمیشە بیرۆکەی ئەمیشە لە ڕۆژی لەدایکبوونی خۆمەوە کە کۆمەڵە دیاری زۆر تایبەتم بۆهاتە بوو کە لە شاری جیاوازەوە کە ئێرە نەبوو، منیش بڕیارمدا هەمان کار بۆ شارەکەی خۆم هەڵبژێرم. ڕاستە ڕەنگە تا فێرم کردن و تا مشتریم پەیا کرد بۆ من کارەکە سەخت بوو بێ، بەڵام سپاس بۆ خوا منیش وەکو ئەوەی کە توانیم خزمەتێ بکەم و لە شارانەی تر جیاوازیەکمان نەبێت.